بەناوی خوا یەکێک لەو پرسیارانەی زۆر لە کەسانی پسپۆڕی ئایتی و نێتۆرگەکرێ ئەوەیە کە چۆن بتوانم بمە خاوەنی ئیشێک لە بواری نێتۆرکە. تەواان ئیشکردن لە بوارەکانی تری ئایتی کەمێک ئاسانتر دەرئەکەوێت لەبەر ئەوەی وازەحە کە پێویستە چی بکەن. لە بواری نێتۆرکە کۆمەڵە لەمپەر هەیە کە یێتە بەردەم ئەو کەسانی کە ئەیانەوێت دەست بەکارکردن بکەن کە لەمپەرەکانیش کۆمەڵێکیان دەستکردی خۆمانن، کۆمەڵێکیشیان دەستکردی ژینگەکەمانن، چ ژینگەی کارەکە بێت یان ژینگەی وڵاتەکە، کۆمەڵێکیشیان دەستکردی ئەو فێرگانەیە کە فێرمانەکەن، چ کۆلێژەکان بن یان پەیمانگاکان. تەواان ئەمانە هەمویان لە کۆتاییە ئەبن بە بیانوو و ئەوەی ئەمێنێتەوە لەسەرمان ئەوەیە کە ئێمە بزانین کێشەکە لەکوایە و خۆمان بتوانین چارەسەری بکەین. پرسیاری ئایا چۆن لە نێتۆرکە کارێکم دەست بکەوێ ئەتوانین دابەشی بکەین بەسەر 5 خاڵ و ئەو 5 خاڵە پێکەوە شی بکەینەوە. خاڵی یەکەم بریتیە لە چاودێری. چاودێری واتە چاودێری بازار، چاودێری خۆت، چاودێری فێرگەکەت، چاودێری ژینگەکەت، چاودێری وڵاتەکەت و چاودێری بەرەو پێشچوونی بواری نێتۆرک و ئایتی لە وڵاتەکە. چاودێری واتە تۆ بزانی نێتۆرک چییە، ئەو کەسەی کاری نێتۆرکەکە چییە، ئیشی چییە و چۆنە و پێویستەکە چی هەبێ و پێویستەکە چی بەدەست بێنێ بۆ ئەوەی بتوانێت کارێک پیا بکات. پێش هەموو شتێک گرنگترین چەکی دەستی فێرخواز و کارخواز بریتیە لە سێرچکردن. ئێمە لە ئێستادا ئەگەر تەنانەت بیانووی زمان نەزانینیش بهێنینەوە ئەتوانین بە کوردی سێرچ بکەین و ئەو شتێکی ئەمانوێ وەری بگەڕینە سەر زمانێکی تر کە پێویستمانە و بەوە سێرچ بکەین و دواتر وەری بگەڕینەوە بەسەر کوردی. هەرچانە پێویستە ئەو کەسێک کە بەدوای کاریش ئەگەڕێ لانی کەم دوو زمانی تر بزانێ لەبەرەوەی نەک لەبەرەوەی کە شتێکە فەرزکراوە لەسەرمان بەڵکو لەبەرەوەی پێویستمانە، لەبەرەوەی تۆ ئەگەیتە حاڵەتێک کۆنێکشنێکی گەورەت هەیە لەگەڵ کۆمەڵی وڵاتی تر پێویستە کات بیزانی بۆ ئەوەی هەم خۆت بەرەو پێشەوە بڕۆی هەم ژینگەی کارەکەت بەرەو پێشەوە ببەی. لە بابەتی چاودێری ئێمە شتێکمان هەیە بە ناوی پێناسەکردنی کارەکە، واتە ئەو کاری کە تۆ ئەیکەی ئەبێ لای خۆت پێناسەت کردبێ کە چی ئەەکەی، کە تەقریبەن ئەم شتە بە شێوەیەک لە شێوەکان لای ئێمە شێواوە لە بواری نێتۆرک. لەبەرەوەی ئێستا ئەگەر تۆ سێرچ بکەی بۆ نێتۆرک ئینجینێر و سەیری وێنەکان بکەی ژینگەیەکی دەرەوەی کوردستانت بۆیانێ. ئەم سێرچێکی معقولە بەڵام بۆ دەرەوەی کوردستان، لەبەرەوەی لە حاڵەتی ئێستاە لە کوردستان ئێمە کۆمەڵێک نێتۆرکی کەممان هەیە کە بەم شێوەیە ڕێکوپێک بن و بەم شێوەیە دەرکەون لە کاتی کارکردن لەگەڵیان. ئەو نێتۆرکانش نێتۆرکی ISPەکانن، نێتۆرکی کۆمپانیا زەبەلاحەکانن. طبعاً پێویستە هەموو کەس بزانێ کاتێک کەسێک ئیش لە نێتۆرکەکات یەکسەر ناچێتە ئاستی ئەم برادەرە یان ئەم برادەرە یان ئەم برادەرە لەوانەیە بڕوات، بەڵام هەمیشە وا نابێت. لانی کەم پێویستەکە لە بەشی تەکنیکیەوە بڕوات، دواتر چەند شتێکی ئاوا بچووک ببینە، دواتر وردەوردە بگاتە حاڵەتێکی لەم شێوەیە. بەڵام بەگشتی ئەوە گرنگە کە بزانین ئێمە لە بابەتی نێتۆرکە و لە ئیشی نێتۆرکە چەند ئیشمان هەیە. ئێمە ئەگەر سێرچ بۆ جۆب تایتڵەکان بکەین لە بواری نێتۆرک کۆمەڵێک کاری جیاوازە بینین کە طبعاً جگە لەم کارانە کۆمەڵێک کاری تریش لەخۆیەگرێت. ئێمە بەشی تەکنیکی نێتۆرکمان هەیە، کاری کەیبڵین، ئاڕجێکردن، کاری ڕێخستنی کەیبڵەکان، فایبەر شێوەیەکی گشتی و هەر ئیشێک کە پەیوەندی بە تەکنیکیەوە هەبێ و کەمتر بڕواتە حاڵەتی کۆنفیگریشن. طبعاً ئێستا لە کوردستانە حاڵەتی تەکنیکی کامێراژ ئەگرێتەوە، واتە دانانی کامێرا بەشێکە لە کاری تەکنیکی. کاری تەکنیکی لە پلەیەکی بەرزتر دانانی ڕاکە، بەستنی ڕاکە، دیزاینکردنی ڕاکە و شێواز و پلەبەندی ئامێرەکانە لە ناو ڕاکێکە. طبعاً تۆ لە دوای تەکنیکی کۆمەڵێک کاری ترە هەیە، بەڵام ئەوەی کە لە تەکنیکیە گرنگە ئەوەیە کە لە حاڵەتی ئێستای کوردستانە کاری یەکەمە بۆ دەستپێکردنی نێتۆرک. لەبەرەوەی ئەو کەسەی کە ئەزممویشی نەبێت تەنیا کەمێک دەست و پلی هەبێ ئەتوانێت بڕاتە کاری نێتۆرکی تەکنیکی و لەوێەوە دەست پێ بکە و وردە ئاشنای ئامێرەکان ببێ. نابێت بەو شێوەیە سەیری بکەی کە تۆ بڵێ من خاوەنی شەهادەیەکم پێویستەکە ڕاستە خۆ بڕۆم و کۆمپانیایەک تەک دەستکەم بە کۆنفیگریشنی ئەموو ئەو بەو شێوەیە نییە، لەبەرەوەی ئەوەی کە لە زانکۆی خوێنی حاڵەتێکی ڤرچۆڵی هەیە، حاڵەتێکی فیزیکی نییە، تۆ لەگەڵ ئامێری ڕاستەقینە کار ناکەی
و بە فەهمێکی واقعی نییە دەربارەی ئەو مەترسیانەی کە تووشە ئەبێ لە کاتی کارکردنی ڕاستەقینە. لەبەرەوەی ئەوەی کە لە کاتی کارکردنی ڕاستەقینە تووشە ئەبێ کۆمەڵێ مرۆڤن لەگەڵ ژینگەیەکی کار، لەگەڵ کۆمەڵێک فشاری دەرونی، لەگەڵ کۆمەڵێک بابەتی مەسیری، لەگەڵ خوێندن، لەگەڵ پەرەپێدانی خۆت، لەگەڵ کۆمەڵێک مامەڵەی جیاواز. اینجا ئەو عیلمەی کە پێتە بیخەیتە ئیشەوە. بۆیە لەم حاڵەتەیە تۆ پێویستە کات ئەگەر لە زانکۆیت و مەرحەلەیەک و دووسێ ئەوانەیت کە سەرەتان ئەگەرم ڤیددیۆی ئەبینی تەسەور ئەەکەم بتوانێت ببێتە بناغەیەکی باش بۆ ئەوەی تۆ کە زانکۆت تەواو کرد بزانی چیەکەی، لانی کەم بزانی چیەکەیت بۆ بزانی بەرەو شوێ ئەڕێ. لەبەر ئەوە تۆ پێویستەکە بەپێی حەز و خولیای خۆت، بەپێی توانەکانی خۆت بزانی ئەتوانی بڕۆیتە چ بەشێک و بۆ چ شتێک هەوڵ ئەدەی. بۆ نمونە ئێستا تۆ ڕاستەوخۆ لە دوای زانکۆ تێ بووی بە نێتۆرک مەنێجەرێک قورسترە وەک لەی بووی بە نێتۆرک ئینجینێرێکی سادە. بۆ لەبەرەوەی ئەو متمانەیە لەوانەیە تۆ ئەو زانیاریت پێبێ، بەڵام ئەزمموی کارکردنە نییە لەگەڵ کۆمەڵێک مەشاکل کە نە لە زانکۆ ئەخوێنرێ نە لە حاڵەت ئیش کەسێک فێرە ئەەکە، بەڵکو پێویستەکە خۆت وردە وردە ستێپ بە ستێپ بڕێ بەناوێ. طبعاً لە بابەتی چاودێری بابەتێکی ترمان هەیە کە بریتیە لە پەرەبێدانی خۆت لە شەهادەیە. ئێمە لە کاتی کارکردن و کاتێک هەلی کارێکدا ئەندێ پێویستی بە کۆمەڵێک شتە: ئەزمون، شەهادە بە دەرەجە یەک. ئەزمون ئێمە ئەگەر لە زانکۆ بین ئەزمون لەکوێ پێیا بکەین؟ ئێمە نەئەتوانین خۆبەخشی بۆ شوێنێ بکەین لەبەرەوەی پۆلیسی زۆرە لە کۆمپانیەکان ڕێگە نادەن خۆبەخشی بکەین. هەروەها ناتوانین بڕۆین بۆ ئیشکردن لەبەرەوەی ئێمە ئەخوێنین. حەلی ئەم بابەتە بریتیە لە لاب. ئێمە کۆمەڵێک بەرنامەمان هەیە کە ئەتوانین لابەکانیان لەسەر ڕەن بکەین و بە شێوەیەکی ڕاستەقینە شتەکان ببینین، تەنیا ئەوەیە ئامێرەکەمان لانیە. طبعاً ئەمە لەسەروی هەمویانەوە VMware Workstation وەستاوە کە تۆ ئەتوانی هەر ئیمەیجێکت دەستکەوێ و بتەوێ ئیشی لەسەر بکەی ڕاستەوخۆ لەسەر VMware Workstation ڕانی بکەیت. بەم شێوەیە وەک ئەوەیە کە ئامێرەکە بە شێوەیەکی ڕاستەقینە لەبەردەستە بێ. بۆیە تۆ ئەتوانین لە کاتی هەلی کار بڵێ ئەزمون و لەگەڵ ئامێری فڵان هەیە. ئەگەر کەسەکە باوەڕی پێ نەکردی ئەتوانێت تێستەکە. حاڵەتی دووەم بریتیە لە شەهادە. پێویستەکە و کەسی کە ئەوێ ئیش بکات لە نێتۆرک یا هەر بوارێکی تر هەوڵدا بزانێت چ شەهادەیەک پێویستە بۆ ئەوەی ئەو ئیشەی خۆی بکە. بە نمونە تۆ لە کۆلێژ گریمان لە ئەوایلەکانیش بوویت، بەڵام ئەم ئەوایلیە چی بۆ تۆ دروست کردووە لە دەرەوەی زانکۆ؟ لەوانەیە تەنیا دەرەجەیەک بێ، لەوانەیە ئەوایلیش نەبی دەرەجەیەکی کەمە هەبێ، بەڵام هەردووکتان لە حاڵەتی نەزانین لە دەرەوەی زانکۆ یەکسانە بن. بۆیە پێویستەکە ئێمە هەم ئاسی زانیاریمان بەرزکەینەوە، هەم شتێک بهێنین بۆ پاڵپشتی شەهادەکەمان، لەبەر ئەوەی شەهادەی زانکۆ لە کۆتاییە ڕاستە دەرەجەکانیان جیاوازە، بەڵام هەر شەهادەی زانکۆیە. بۆ ئەوەی ئەو زانیاری کە لە زانکۆ هەمانە ئێمە پشڕاستی بکەینەوە، پێویستمان بە کۆمەڵێک شەهادەی ترە کە هەلی کارەکان داوای ئەەکەن. بۆ لەبەرەوەی ئەوەی لە زانکۆ ئەخوێنرێ بە شێوەیەکی گشتی کەمێک خێرایە و بەرچاوڕوونیە زیاتر وەک لەوەی کە شتێک بێت ماوە درێژ بێ و کۆرسێکی تایبەت بێ بە بوارێک، لەبەرەوەی تۆ لە سمستەرێکە چەند کۆرسێکت هەیە، چەند دەرسێکت هەیە، لەم ڕائەکەی بۆ ئەو لەو ئەڕێی بۆ ئەم، لەم ئەسایمنت ئەڕێی بۆ ئەسایمنت. سوپاس بخوا ئێستا مامۆستاکانمان مامۆستای باشمان هەیە، بەڵام هێشتا قوتابی فریای ئەوە ناکەوێت کە هەموو ئەم دەرسانە بچێتە مێشتێ و بە شێوەیەکی ڕێکوپێک تەطبیقی بکە. بۆیە پێویستەکە تۆ بزانیت چیت پێویستە لە بازاری کارە لە ڕووی بڕوانامەوە. ئەتوانین بە سێرچێکی ئاسایی سێرتیفیکیشنەکان ببینی و بزانیت چیت پێویستە لە بازاری کار، کە گرنگترینیان بڕوانامی CCNA بۆ نێتۆرک ئینجینێر، لەبەرەوەی زۆر گرنگی بە ڕاوتین و سویچین ئەیە. خەتەکەم زۆر خاوە، ئینسانی نێتۆرک نابێ خەتی ئاوا خاو بێ، بەڵام بەڵێ بەرحاڵ ئێمە توانین بە سێرچێک بزانین چیمان پێویستە لە نێتۆرک و شەهادەیەک زۆر گرنگی پێت. طبعاً ئەم شەهادانە لە وڵاتێک بە وڵاتێکی تر ئەگۆڕێ، بۆن هەندێک وڵات گرنگێکی زۆر بە کلاودەیەن، هەندێک وڵات زۆر گرنگی بە سکیوریتی ئەیان و هەندێک شوێنی تر گرنگی بە کۆمەڵێک بابەتی تەکنیکیان. طبعاً تۆ پێویستەکە بزانی ئەو ئیشەی بۆی تەقدیمەکەی چی پێویستە. هەروەها ئیشێکی باشتر ئەوەیە کە کاتێک هەلی کارێکدا ئەنرێ و ئەزانی بۆ تۆ نابێ، سەیری بکی بزانی داواکاریەکان چین و تۆ ئاستی خۆت بەرزکەیتەوە بۆ ئەو داواکاریانە
وەک لەوەی چاوەڕێ بیت ئیشێک هەبێت کە لە ئاستی تۆ بێت. گەر بە دوای شەهادەکان بگەڕین کۆمەڵێک شەهادەی تایبەت دەبینین لە بواری نێتۆرکینگ بە شێوەیەکی سادەتر سەیری بکەین. گرنگترین و باشترین شەهادە بۆ نێتۆرک بریتیە لە CCNA. CCNA واتە تۆ ئیتر ئامادەیت بۆ ئەوەی لە بواری نێتۆرکە ئیش بکەیت. هەروەها لە بواری سێرڤەرە گرنگترین بڕوانامەکانی مایکرۆسۆفت و VMware بۆ ڤیرچوەڵایزیشن. طبعاً باشترین شت ئەوەیە کە لە کاتی زانکۆ بۆ مەرجەی کە کاتی زانکۆت نەگرێ و دواد نەخا لە زانکۆکە کۆرسێکی تر وەرگری لە دەرەوەی زانکۆ کە لە بازاری کارا گرنگە. بەتایبەت کۆرسی CCNA بۆ قوتابیانی نێتۆرک زۆر گرنگە، شتێکی گران نییە، شتێکی قرس نییە، تەنیا ئەوەیە لەگەڵی بڕۆی پرسیارکەی لەو بابەتانی کە نایزانی. بە زمانی کوردی ئێستا هەیە، سوپاس بخوا، سوپاس بۆ مامۆستایانی کە پێشکەشیان کردووە. پەیجمان هەیە لە بواری نێتۆرک لە بە زمانی کوردی. هەروەها کۆمەڵێک سەرچاوی ترمان هەیە، ئەتوانی بە شێوەیەکی ئاسان دەست پێی بکە. کتێبمان هەیە، بەڵام گرنگترین شت بریتە لە کۆرس. لەبەرەوەی کۆرس ئەتوانێت بە ڤیدیۆ تێت بگەێنێ لا بپیشان بە ئیمتحانە بکە، لە کۆتایی شەهادەیە کە ئاەتێک کە ئەتوانی ئیشی پێ بکەیت. یعنی بە کەسێک بڵێ کە من خاوەنیم شەهادەیم لەبەرەوەی ئیمتحانم کردووە. تاوان تاوەکو شەهادەکە لە شوێنێکی مۆسوقتر بێ باشترە. ئێمە کۆمەڵێک وێبسایتمان هەیە بۆ بابەتی وەرگرتنی کۆرس و شەهادە. یەکێک لەوانە بریتە لە CBT. کۆمپانیای CBT نەگەتس یەکێکە لە کۆمپانیا گەورەکان لە بواری ترینین. کۆمەڵێک بڕوانامەی باش پێشکەشەکات، کۆمەڵێک کۆرسی زۆر باش پێشکەشکات، کۆمەڵێک فیچەری زۆر باشی هەیە. مانگانەی بە $59 تا ئێستا، ساڵانەی بە $599 واتە $600. تۆ ئەتوانی هەر کۆرسێکت بوێ بە مانگانی $59 وەری بگری و لەسەری بخوێنی وەگە بینن بەبێ ئەوەی پێویست بکە بۆ هەر کۆرسێک پارەیەکی تازە بدەیت. ئەوەی کە گرنگە لەم وێبسایتە بریتە لە لابی ڤیرچوەڵ کە ڕاستەوخۆ ڕەنگراوە لەسەر سێڤەری خۆیان، تۆ تەنیا تێستی لەسەرەکەی بە شێوەیەکی زۆر واقعی لە بەرچاو دەرەکەوێ. بەشی ترینینەکانی بکەیتەوە بەگشتی بەپێی ڤێندەر جیا کراوەتەوە بۆ تۆ بتەوێت لە بواری مایکرۆسۆفت بڕۆیتە پێشەوە، یان لە سیسکۆ بڕۆیتە پێشەوە، یان لە هەر کۆمپانیا و ڤێندەرێکی تر، یان لە پاتەکان بڕۆیتە پێشەوە. بە نمونە تۆ ئەتەبی بە نێتۆرک ئینجینیر، پێویستە چی بزانی، لێرە کورتەیەکت پێ ئەڵێ و لێرە ئەو شتانەی کە گرنگە بیزانی. بە نمونە ئەگەر بتێبی بە سیستم ئەدمین، دێڤۆپس یان هەر شتێک، سایبەر سکیۆریتی، داتابیس ئەدمینستریشن، پرۆجێکت مانجمنت، کۆمەڵێک بابەتی گرنگی بۆ داناوین ئەتوانین لەسەری بڕۆین و کاری لەسەر بکەین. جیا لە CBT ئێمە یودیمیمان هەیە، کۆرسێرامان هەیە، کۆمەڵێک شوێنی ترمان هەیە. هەروەها لە یوتیوب کۆمەڵێک مامۆستامان هەیە کە بە فری ئەو شتەمان پێشکەشەکەن کە پێویستمانە. ئەگەر سێرچێ بکەین بۆ CCNA کۆرس بە کوردی ئەتوانین کۆرسی مامۆستا ڕێبین ببینین. کاک مستەفا کۆرسێکی باشی داناوە. کۆمەڵێک لەو برادرانەی تری و لە مامۆستایانی تر کە کۆمەڵێک کۆرسیان داناوە دەستیان خۆش بێ. یەکێکتر لە کۆرسە زۆر باشەکان بێتە لە فری CCNA 231 جێرمیز IT Lab کە کەسێکە بەڕاستی زۆر بە جوانی و بە وردی شتەکان شەرحەکات. تەوان ئەمە لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێ، شێوازی سعیکردنی مرۆڤەکان ئەگۆڕێ، بۆی پێویستەکات تۆ باشترین شێوازی سعیکردن بۆ خۆت بدۆزیتەوە و ئەو شێوازە بێت کە بۆ تۆ ئەگونجێ، نەک بۆ هەموو کەسێک ئەگونجێ. پێویست ناکە ئەو شتێکە بۆ کەسێک ئەگونجێ بە زۆر خۆت فیت بکەی لەگەڵی و بتەوێ بە زۆر خۆت ڕابێنی لەگەڵی لە کاتێکە بۆ تۆ نەبێت. هەروەها ئێمە لە بواری نێتۆرک پێیجێکمان هەیە بە ناوی MM نێتۆرک کە ئەم ڤیدیۆیە هەر خاوەندارێتی بۆ ئەوە. کۆمەڵێک بابەتی جیا لە نێتۆرکیشی تایە، IT بەگشتی، کۆمەڵێک لەو شتانەی کە لە ژیانی ڕۆژانە ئەیبینی بەڵام لە خوێندنگەکان زۆر ئاماژەی پێ ناکرێ. بمنە بابەتی سێرڤەر، بابەتی وردەکاریەکانی پارچەکان، کۆمەڵێک بابەتی لاب، کۆمەڵێک بابەتی تایبەت و کۆمەڵێک پرسیار کویزیتایە و هەندێشتی تریش بەگشتی لەگەڵ کاری ڕۆژانە کە بە ستۆری و بە شێوەی ڕیڵ دائەنرێ. خاڵی دووەم بریتە لە پێداچوونەوە. پێداچوونەوە واتە ئەو شتەی کە تۆ ئەیزانیت و فێر بوویت لە هەر مەرحەلەیەکی ژیانە پێویستەکە ماوە پێداچوونەوەی بکەیتەوە. جا ئەم پێداچوونەوەیە ئەگەر لە بوای ڕاوتین و سویچینە لە ئاستی یەکەم و دووەم، پێویستەکە لە پاکێت ترەیسەر یان هەر سیمولەیتەرێکی تر کە پێت خۆشە کاری لەسەر بکەی و تێستی لەسەر بکەی،
سێرچ بۆ لابەکان بکەیت لابێک کە دانراوە دووبارەی بکەیتەوە بۆ ئەوەی هەمدەست لەگەڵ کۆماندەکان ڕابێ هەم دوانەکەوی لەو زانیاریانەی کە ئەیزانی و بیرێنێتنەوە لەوانەیە تۆ ئەمڕۆ لابێک بە شێوەیەکی زۆ خێرا حەل بکەیت بەڵام ئەگەر 3 مانگ بەسەری تێپەڕێەوە جارێکی ترسەی نەکەیتەوە لەوانەیە ئەم جارە زیاتر پێ بچێ یان هەندێک وردەکاری بیر بچێ کە ئەمەش ئەبێتە هۆی دواکەوتنێ بە شێوەیەک لە شێوەکان. خاڵی سێم بریتیە لە پەرەپێدان و نوێگەری. وەگوتمان کاتێک هەلی کارێکدا ئەندێ پێویستی بە چییە پێویستەکە ئێمە خۆمانی لەگەڵا بگونجێنین. خاڵی چوارەم بریتیە لە زمان و پاراوی زمان یەکێکە لەو شتانەی کەوا ئەکات لە کاتی وەرگرتنی هەلی کار چەند هەنگاوێک لە پێشی ئەو کەسانەوە بیکە زمانی کەمترە زانوەک لە تۆ هەتا وەکو زمان زیاتر بزانی تەڵان تۆ ئەتوانی کۆنێکشنی زیاتر دروست بکەی خەڵکی زیاتر بناسی مامەڵەت ئاسانتر بێ لەگەڵ ئیشەکانە. بەنمونە تۆ ئێستا ئەگەر 2 زمان بزانی ئەتوانی بە 2 زمان سێرچ بکەی بۆ بابەتێک بەڵام ئەگەر 4 زمان بزانی ئەتوانی بە 4 زمان سێرچ بکەی بۆ بابەتێک کەواتە ئەمە کارەکەی تۆ ئاسانتر خێراتر باشترەکات. زمان پاراوی یەکێکی تر لەو شتانەی لە حاڵەتی زمانە پێویستمانە. زمان پاراوی واتە من بە زمانی خۆم بتوانم کەسی بەرامبەر قەناعەت پێبێنم لەوەی کە من بۆ ئەم کارە گونجاوم. طبعا ئەمە زۆر جار بە شتێکی تر ناو ئەبرێ کە پێوترێ واستە. طبعا واستە چەند جۆرێکی هەیە ئەوە ناکە تۆ شیاوی شوێنێک نەبی و بتخەنە ئەو شوێنە. واستەیەکی ترمان هەیە واستەواتە هۆکار. تۆ ئەتوانی بە پاراوی زمانە بە قەناعەت پێکردنە بۆ کەسی بەرامبەر وای لێ بکەی بیسەلمێنیت کە تۆ جیا لەوەی کە لەوانەیە فرێژ بیت لەوانەیە تازە زانکۆت تەواو کرد بێ لەوانەیە ئەزمونە کەم بێ بەڵام ئەو توانایەت هەیە زوو بگەیتە ئەو مەرحەلەیە کە ئەو پێویستێتی. ئەم تێگەیاندن و فەهم گەیاندن و گەیاندنی دڵ و مێشکی خۆت بە کەسی بەرامبەر یەکێکە لەو شتانەی کە فەنێکە پێویستەکە هەموو کەسێک کە ئەوێت کارێک دەست پێ بکە بیزانێ. طبعا زمان پاراوی یەکێکە لەو شتانەی کەوا ئەکات کۆنێکشنێکی باشە هەبێ کە کۆنێکشن خاڵی کۆتاییمانە. کۆنێکشن یان پەیوەندی یان دروستکردنی ریلیشنشیپ لە نێوان کۆمەڵێک کەس کۆمەڵێک مرۆڤ بریتیە لەو شتەی کەوا ئەکات ئێمە زووتر بە کارێک ڕابکەین و زووتر بکەین بەو شتەی کە ئەمانەوێ. یەکێک لەو شتانەی کە یارمەتی ئەم بابەتەمان ئەیە بریتیە لە پلاتفۆرمی لینکدین یەکێکە لە پلاتفۆرمە زۆر گرنگەکان لە ژیانی ڕۆژانە کە بۆ کار بەکارێ و ژینگەی کارکردنی پێوە دیارە چ لە ڕووی فێرکردنەوە چ لە ڕووی شێرکردنی ژینگەی کارەکانەوە چ لە ڕووی هەلی کارەوە چ لە هەر بابەتێک کە پەیوەندی بە کارەوە هەبێ. ئەگەر ئێمە بڕۆینە هۆمپەیجی لینکدین و بیکەینەوە کۆمەڵێک بابەتی گرنگە بینین ژینگەی کار ئەبینین و ئەزانین ژینگەی کار چۆنە کۆمەڵێک بابەت کۆمەڵێک ئەزمون شێر ئەکرێت ئەو بڕوانامانەی کەسێک بەدەستی ئەهێنێ شێری ئەکات و هەموو کەسێک پرۆفایلی تایبەت بەخۆی هەیە و ئەو کارێکە هەیەی لە ژێرناوەکەی ئەتوانێ مێنشنی بکە. طبعا ئەم کەسە بە تایبەت مێنشنی ئەەکەم لە بەرەوەی خۆم بابەتەکانی ئەخێنمەوە زۆر بەڵێ. لە لینکدین تۆ ئەو شتانی کە ئەیزانی ئەتوانین شەیری بکەی و سەرنجی خەڵکی پێڕابکێشی زائیدەن ئەتوانی کۆنێکشن دروست بکەی. کۆنێکشنەکانی تۆ ئەو ئەڵقانەیە کە تۆ ئەگەیەنێ بە کارێکی باشتر و ژینگەیەکی باشتر هەتاوەکو خەڵکی زیاتر طبعا خەڵکی باش زیاتر بناسی خەڵکی زیرەکی زیاتر بناسی خەڵکی لە خۆت باشتری زیاتر بناسیت تۆ زیاتر بەرەو پێشەچیت. طبعا ئەگەر کەسێک لە خۆت باشتر بێ تۆ یان ئیرەی پێ ئەبیت یانەوەیە کە ئەزمموی لێوەرەگری. هیوادارم هەمومان ئەزمموی لێوەربگرین وەک لەوەی ئیرەی پێبین و بیان و بینینەوە کە ئەو ژنگەیەکی لە بارتری هەیە بۆیەوەیە. طبعا ئەمانە کۆمەڵێک شتن کە نەفسی مرۆڤ دروستیەکە بۆ ئەوەی بەبێەوەی ئەکشنێک ئەنجام بە دڵی مرتاح بێ لەوەی کە لە حاڵەتێکە ئێستا دەستی بە هەنێشت ناگات. لینکدین ئەتوانێ تۆ بناسیێنێ بەو کەسانەی کە هەرگیز لە ژیانتانەوە بینیون. بەنمونە تۆ ئەتوانیت پیشەکەی خۆت لەگەڵ ئەو بڕوانامەی کە بەدەستە هێناوە زۆر بە گرنگی ئەزانی یان کارەکەت زۆر بە گرنگی ئەزانێت مێنشنی بکەیت. ناونیشانی شوێنەکەت ئەو شوێنانەی کاری لێ ئەەکەی وە خوێندوتە ئەمانە هەمووی مێنشن بکەی ئەباوتێک بۆ خۆت دانەی بڵێ من لەمە لەوە ئەزانم ئەتوانم ئەمە ئەو بکەم بەو شێوەیە تۆ خۆت ئەناسێنی بەو کەسانەی کە تۆ ناناسن. ئەتوانیت بڕوانامەکانت شێر بکەی بە بەڵگەوە بە وێنەوە بە شێوەیەکی جوان. طبعا ئەبێ ئەوە بزانین کە ئێمە چەندێک بەدوای ئیشا ئەگەڕین
خەڵکی ئەوەنە بە دوای کەسێکە ئەگەڕێن باش بێت بۆ ئیشەکەیان. ئەتوانیت ئەزمونونەکان لێرە مێنشن بکەیت و درێژەیان پێ بدەیت کە لەو ئەزمونەیە چی چیت کردووە و لە چی ئەزانی و ماوەکەشی دیاری بکەیت. هەروەها لەکوێ خوێندوتە و کۆمەڵێک بابەتی ترکە ئەتوانی مێنشنی بکەیت. هەروەها بڕوانامەکانە بە شێوەیەکی ئاسایی یان بە شێوەیەکی پرۆفشناڵانە دابنیت و تا لایسنسەکەی لەگەڵ دابنیت. بۆ نمونە ئەگەر بڕوانامەی CCNA یان هەر بڕوانامەیەکی تری سیسکۆ کاتێک مێنشن کراوە کاتەکەی چەندێکی ماوە ئەکسپایر بێ و کەسێک کاتێک پێویستەکە بزانێ ئەم بڕوانامەیە بۆچی باشە ئەتوانێت لێرە شۆی بکە و سەیری بکات بزانێت لە کریدلی پێناسی ئەو بڕوانامەیە بە شێوەیە کراوە و ئەو کەسێک کە ئەم بڕوانامەی هەیە لە چی و چی شارەزایە. لێرە دوایکردنەوەی بڕوانامەکە ئەتوانێت کورتەیەک لەسەر بڕوانامەکە لەگەڵ ئەو سکیڵانێک کە بەهۆی بڕوانامەکەەوە بەدەست هێناوە ببینێت. بەگشتی ئەو شتێک کە زۆر پێویستە ئێمە بیزانین ئەوەیە کە بواری نێتۆرک بوارێکە لە بوارەکانی ژیان و ئەتوانین وەک پسپۆریەک بەکاری بهێنین و خزمەتی پێ بکەین. ئەم پسپۆریە لە هەر ژنگەیەکی کارا بێت چ لە بچووکترین پۆزیشنەوە تاوەکو گەورەترین پۆزیشن ئێمە ئەتوانین کاری تیا بکەین و بەشی خۆی خزمەتی پێ بکەین. بۆیە پێویست ناکە کاتێک لە کارێک وەرئەگیرەیت بەکەمی بزانی یان زۆر بە گەورەی بزانی. هەردووکی هەر کارە و هەردووکی هەر خزمەتە. تەنیا پێویستە لە هەر پۆزیشنێکی بە باشترین شێوە ئەنجامی بێت. هەر پرسیارێکتان هەبێ یان هەر تێبینیەک یان هەر شتێکی تر کە بە گرنگی بزانن یان هەر ئەزمونێکی خۆتان ئەتوانن لە کۆمنت مێنشنی بکەن. سوودی هەبێ بۆ هەموو لایەک. سوپاس بۆ ئێوە و هەشتان ساغ بێ.